ئێمە کۆلیژنی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ و داکۆکی لە مافی ئافرەتان بە پێویست مازانی لەگەڵ هەموو توێژەکانی کۆمەلگا تەنسیقمان هەبێ و وەسیتێک بین لە بینی هاوڵاتیان و پەرلەمانی کوردستاندا. ئێمە معنی بووین بە ئەم سەردانی ئەمڕۆکە تایبەت بوو بە بەڕێوەبەرایەتی گشتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە گشت زۆربەی جمگەکانی کۆمەلگای لە خۆ گرتووە و تایبەتریش توێژی ژنان و ئافرەتان و نەوجەوانان و نابینایان و نابیستان و هەموو ئەو توێژانە ئێمە بەڕاستی وەکو هەستی بەرپرسیارەتیمان بەرامبەر بە ئەو توێژە و بەرامبەر بە کە هەم کە ئێمە معنی لیژنی کاروباری کۆمەڵاتیم بەرامبەر بۆ هاوڵاتیانی کە مەحروم کراون لەسەر قوتەکانیان لەسەر داواکاریەکانیان و ئەو کێشە و گرفتانی کە لە فەرمانگەکان ڕوودەدات. ئێمە چەند یەک دوو مانگ پێش ئێستا بڕیارماندا کە جەولەیەکی مەیدانی بکەین وەکو کاری پەرلەمانیمان و کاری لیژنەکەشمان لە چوارچەوەی کاری پیشێکی پەرلەمانیماندا لە پەرلەمانی کوردستان بەسی بەرپرسیارەتی ئێمە هەستانی فەرمانگەکانی هەولێرمان بەسەر کردەوە لە چاکسازی گەورانی سلێمانی و لێرەدا کاروباری کۆمەڵاتی و بەڕێوەبەرە گشتیەکانمان بینیوە و ئێستاش لێرە ئەچین بۆ سنتەری ئۆتیزم و ئێمە تقریبا سەردانی نێوجەوانانیش دەکەین بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری ئەو توێژە بین و هەموو ئەو توێژانی کە بەڕاستی ئێش و ژان و ناڕەحەتیان هەیە و یاداشتیان ئاراستە لیژنەکانمان کردو. ئێمە بەپێی بەدواداچوونەکانمان ئەم 6 مانگی ڕابردوو توندوتیژی کەمی کردو بەڵام ڕێژەی کوشتن زیادی کردووە. ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ لە هەوڵی ئەوەداین کە وشیاری بە هەموو توانەکانمانە وشیاریەک بڵاو بکەینەوە و لەسەر خەت دەبین لەگەڵ هەموو ئەو شەڵتەرانە لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوە مەدەنیانە لەگەڵ ڕێکخراوە حکومیەکان و ناحکومیەکاندا هەوڵی خۆمان دەدەین بە پرۆژە یاسایەک هەڵدەی چارەسەری ئەو دیاردەیە بکەین کە بەڕاستی لە حاڵەتەوە بۆتە دیاردا هەوڵی جدی خۆمان دێن لە پەرلەمان کە هیچ نەک بۆ نمونە بەرپێگرتن و کۆتایی پێهێنان کەم بکرێتەوە.